مرۆڤ ژیانی ڕۆژانە لە چەند شوێنێکی جیاواز بەسەر دەبات لە هەر شوێنێک ڕەنگ و ڕووناکی و بە مەبەستی جیاوازیش ئێمە لەو شوێنانەین. بەڵام کۆمەڵێک شت لە هەر شوێنێک کاریگەری بەسەر مرۆڤەوە دەکەن بە خراپە بێت یاخود بە باشە بێت. زانستی هێزی شوێن کە ناسراوە بە ڤین شوی زانستێکی چینیە بەر لە 1000 ساڵ دروست بووە باس لە گرنگی شوێن و کاریگەری بەسەر ژیانی مرۆڤەوە دەکات. بۆ قسەکردنی زیاتر لەسەر ئەم زانستە و کاریگەریەکانی و چۆنێتی هەڵبژاردننی دروست بۆ شوێنەکان گفتوگۆ لەگەڵ ڕاهێنەر و شارەزای زانستی هێزەکان دکتۆر ڕەهەف فاتین شاقیر دەکەین. زۆر سوپاس بەخێربێکە لەگەڵمانی. زانستی هێزی شوێن لە چیەوە هاتووە؟ چۆن کاریگەری بەسەر ژیانی مرۆڤەوە هەیە؟ ساوتان لێبێ و زۆر سپاس بۆ ئەو پێشەکیە و بۆ میواندارەکەتان. بێگومان شتێکی خۆشە کە ئەمڕۆ ئاور لە جیهانێکی دێرینی نوێ دەدەینەوە. بۆ ئێمەی خەڵکی ڕۆژهڵاتی ناوین ئەمە شتێکی نوێیە. وا باو نەبووە کە مرۆڤ کاتێک کە ڕەنگێک هەڵدەبژێرێ یان ئاراستەیەک هەڵدەبژێرە و یاخۆ شتێک و شوێنێک هەڵدەبژێرێ. هەمیشە لە نێو چەند بژاردەیەک ئەوەیان هەڵدەبژێرێ کە خۆی حەزی لێیە. ئێمە ئەمڕۆ کە ئاور لەو بابەتە دەدەینەوە بۆ ئێمە وەکو تاکە کەس بەو ماناییە کە ژیانمان باشتر دەبێت. ژیانێکی سروشتی دەژین بە بێ کاردانەوەی نێگەتیڤ یان شتانێک کە کاریگەری خراپمان لەسەر دادەرێن بەگشتی. زانستی وزەی شوێن وەک خۆت گوتت زانستێکی کۆنی چینیە و لە زیاتر لە 4000 ساڵ پێش زاینیەوە کاری پێکراوە. زیاتر لە 4000 ساڵ پێش زاین. ئێمە لەم سەردەمانەیە تازەوا تێدەگەین کە هەموو شتێک لە ژیانی مرۆڤدا وزەگەلێکن کە بە ئەرێنی یان نەرێنی کاریگەریمان لەسەردادەنێن. باشە چۆن بەپێی زانستی هێزی شوێن وا بکەین کە ماڵێکی گونجاو هەڵبژێرین یاخود لە شوێنە کارەکەمانە بەپێی ئەو هێزێک ئەمە خۆمان هەمانە لە کەسایەتیمان دروستە بێت گونجاو بێت. بێگومان ئێمە دەتوانین شتی گونجاو بۆ ماڵەکانمان و شوێنی کارەکانمان هەڵبژێرین. شتی وا کە گونجاو بن لەگەڵ وزەی ئێمە وەکو مرۆڤ. بەڵام بێگومان من ناتوانم ئەو شتە بۆ خەڵک بەگشتی دەستنیشان بکەم. ئێمە دەتوانین ڕەنگەکان و ئاراستەکان و شتەکان بە گوێرەی وزەی هەر کەسێک بەجیا هەڵبژێرین. هەر کەسێک ژمارەیەکی هەیە. دەتوانین شتەکانی بە گوێرەی ژمارەکەی و ساڕۆژی لەدایکبوونی هەڵبژێرین. ئەو شتێ بۆ کەسێک گونجاوە ئەم حەساباتە دەکەین و دەستنیشانی دەکەین کە چین ئەو ڕنگ و ئاراستە و شتانەی کە دەتوانن وزەی ئەرێنی پێ ببەخشن و بەهێزی بکەن وای لێ بکەن هەست بە خۆشحاڵی بکات و لە ڕووی دەرونیەوە ئاسوودە بێت و هاوسەنگی بۆ بگەڕێنینەوە. ئەتە بۆ هەر کەسێک تایبەتمەندی خۆی هەیە لەبارەی زانستی هێزی شوێن و بۆ هەر کەسێک بە تایبەتی دەبێت بۆ دیاری بکەی کە ئەو ڕەنگی بەکاری بێنە دەبێت چییە؟ ئەو شێوازی کەلوپەلانی کە بەکاری هێنێ لە شوێنەکانی کارکرد و ماڵەوە ئەبێت چی بێ؟ بەڵێ بێگومان هەر کەسێک ژمارەیەکی هەیە و وەکو پێشتر بۆ خۆتم باس کرد وزەگەردونیەکان 4 جۆرن. وزەی ئاسمانی، وزەی زەمینی، وزەی شوێن و وزەی ساڵڕۆژی لەدایک بوون. ساڕۆژی لەدایک بوون ئەوەیە کە لەسەر بنەمای ئەو دەتوانین وزەکانی دیکە دەستنیشان بکەین کە بەگشتی کاریگەریمان لەسەر دادەنێن. ئەنجا ئەو کاریگەریانە چۆن دەبن؟ بۆ نمونە کار لەباری دەرونیمان دەکەن، کێشەکانمان، تووڕەبوونمان، هەستکردنمان بە گوشاری زۆر، هەستکردنمان بەوەی کارەکانمان ناچنە پێش، ژیانی کۆمەڵایەتیمان و ژیانی خێزانیمان هەموو ئەمانە زۆر جار هۆکارەکەیان ئەوەیە یان بڵێن بە ڕێژەیەکی زۆر پەیوەندیان بە وزەی ئەو شوێنەوە هەیە کە تۆی تێدایە. بۆیە ئەمە بابەتێکی گرنگە کە ئێمە بە گەورەی سروشتی هەر کەسێک دەتوانین دەستنیشانی بکەین. تەنانەت لە ماڵی خۆت وزەی ئەو کەسانە تەماشا دەکەین کە لەگەڵ تۆ دەژین. هەوڵ دەدەین ڕەنگی گونجاویان بۆ هەڵبژێرین. تەماشای شوێنی نیشتەجێبوونیان دەکەین. بۆیە ناچین لەسەر بنەمای یەک تاکە کەس هەڵبژێرین بەڵکو هەر کەسێک مافی خۆی پێدەدەین بۆ ئەوەی هەمووان هەست بە ئاسوودەیی بکەن و هەست بە وزەی پۆزەتیڤ بکەن. واتە ئاوان نییە بۆ نمونە من دەچم بۆ شوێنێکە لەی ئاسوودەم و شوێنێکە لەی ئاسوودە نیم ماڵەکە هەمووی دەبێت بە جۆرێک بێت کە وزەی تێدا بێ و بۆ هەمووان بێت و بۆ هەموو ئەندامەکان جۆرێک لە هاوسەنگی هەبێ. باش ئەکرێت بەهۆی هەڵبژاردننی هەڵاوە لە ڕنگ و لە کەلوپەلەکانی ناوماڵ کێشە لە نێوان دوو هاوژین دروست ببێت؟ بێگومان چونکە کار لەباری دەرونی و لە ژیانی خێزانی دەکات. ئەوە چۆن چاکەکرێت؟ بۆ پەیوەندی خێزانی کاریگەرێکە زۆرتر لە ژووری نووسن دەردەکەوێت. چونکە هەمیشە ژووری نووسن ئەو شوێنەیە کە دوو هاوژین پێکەوە دەبەستێتەوە.
بۆیە دەبێ هەڵبژاردنمان بۆ ژووری نووسن بە جۆرێک بێ بۆ هەردوو کەسەکە گونجاو بێت. واتە من کاتێک وزەی خۆم دەدەمە کەسێک وزەی ئەو پیاوە بەهێز دەکەم. ئەو لەو شوێنەدا لە ژنەکە بەهێزتر دەبێ کە ژنەکە هەندێک جار لاواستر دەردەکەوێت. یان بە جۆرێک دەردەکەوێت کە لە ڕووی دەرونیەوە ماندووە و هەمیشە هەست بە داهێزران دەکات و لەو حاڵەتەدا پیاوەکە بەهێزتر دەردەکەوێت یان بە پێچوانەوە. بۆیە بۆ ئەوەی ئەم وزەیە هاوسەنگ بکەین لە ژووری نووسن و لە ژیانی خێزانیدا کۆمەڵێک بنەما هەن کە دەبێ ڕەچاویان بکەین بۆی بتوانین ئەم پەیوەندیە بەهێز ڕابگرین. بێگومان ئێمە لە ماڵدا نووسنمان هەن کە یەکێکیان بریتیە لە ژیانی ژن و مێردایەتی و خۆشەویستی و سۆزی نێوان ژن و پیاو. ئێمە دەتوانین ئەم ستونە بەهێز بکەین نە هەرتەنیا لە ژووری نووسن، بەڵکو لە ئاراستەکردنی ئەم ستونە بە ئاراستەیەکی گونجاو و بەهێزکردنی بە جۆرێک کە پەیوەندیەکە لە نێوان هەردوو هاوژین هاوسەنگ بێت و هیچیان لەسەر ئەوی دیکەیان زاڵ نەبن و هیچیان لەلایەن ئەوی دیکەیانەوە وزەی هەڵ لەمژرێ. واتە ئێمە لێرەدا باسی زانستێک دەکەین با هەندێک زیاتر باسی ئەم بابەتە وزەیە بکەین. با باسی ڕەگەزەکانی بکەین. ئێمە 5 ڕەگەزی سەرەکیمان هەن. ئەو 5 ڕەگەزە بریتیە لە زەوی، ئاو، کانزا، دار و ئاگر. ئەم 5 ڕەگەزە هەر کەسێک ڕەگەزی تایبەت بەخۆی هەیە بە گوێرەی ساڕۆژی لەدایکبوونی. من کاتێ باسی ئەم ڕەگەزانە دەکەم کاتێک دەمەوێ هاوسەنگی لە نێوان ئەم ڕەگەزانە و پەیوەندیان بە یەکدیەوە دروست بکەم کەواتە من گەشتومەتە ئەنجامێکی باش لە ژیانی کەسەکان و دەتوانن هاوسەنگانە لە ڕووی هێز و وزەوە چ لە شوێنی کارەکانیان چ لە ماڵی خۆیان هەست بە ئاسوودەی بکەن. واتە تۆ بۆ ئەوەی لە دۆخی هاوسەنگی دابیت هەمیشە دەبێ بتوانی ئەم وزەیە ببەخشی و ئاسوودە بیت لەو شوێنەی تێدا دەژێت و تێدا کار دەکەی. هەر ناهاوسەنگیەک لەمانە ناهاوسەنگی دەخاتە ژیان شتەوە بەگشتی. باشە شوێنی کار لەگەڵ ماڵەوە بۆ کەسێک ئەگەر بەپێی تایبەتمەندێکی دیاری بکەی کە هێزی ئەو کەسە چۆنیە لەگەڵ چه تایبەتمەندێکە ئەگونجێ پێویستەکە شوێنی کار و ماڵەوەی لە هەمان ڕنگ و لە هەمان شێواز دیاریکرابێت یاخود پێویستەکە جیاواز بێ بۆ هەر کەسێک. بە دڵنیاییەوە شوێنی کار بێگومان هەر کارێک بەشی جیاوازی هەیە. ئێمە ناتوانین بیگشتێنین و ئاوا بەگشتی باسی شوێنی کار بکەین و ئەم زانستە لەگەڵ هەموو جۆرە کارەکان بە یەک شێوە بەکار بهێنین. با بڵین کاری ئێوە تەلەڤیزیۆن و ڕاگەیاندنە گرنگترین شت بۆ ئێوە نێوبانگەوە نیە؟ واتە دەتانەوێت زیاتر بڵاو ببێتەوە و لە ڕووی زانیاریەوە بەهێز بن و یەکەم دەستگا بن لە بڵاوکردنەوەی زانیاریەک. ئێمە کاتێک بمانەوێ ئەم ڕەگەزی نێوبانگە گەشە پێ بدەین دەبێ بە ڕێگەیەکی دیاریکراو بکەین. ڕێستۆرانت پەیوەندی تایبەت بەخۆی لەگەڵ ئەم زانستی وزەی شوێنە هەیە. نەخۆشخانەکان و قوتابخانەکان بە هەمان شێوە. تەنانەت قوتابیان لە قوتابخانەکان و لە زانکۆکان لە ڕووی وزەوە کاریگەریان لەسەر یەکدی هەیە بەهۆی ئەو شوێنەی تێدا دەخوێنن. چۆن ئێمە بتوانین پەرە بە وزەی زانست و فێربوون و توانای داهێنان لە قوتابیاندا بدەین. ئەمانە هەمویان بەشێکن لە زانستی وزەی شوێن. سەبارەت بە ژیانی خێزانیش بێگومان زۆرترین شت لە ژیانی خێزانیدا کاتێک دەمانەوێت پەرە بە وزەی پەیوەندی کۆمەڵایەتی بدەین زۆر شت هەن کە دەتوانین بیان بکەین. بەڵام بۆ شوێن دەبێت بە گوێرەی زانستی وزەی شوێن و بە گوێرەی ئەو پیشەیە کاری تێدا بکەین کە پیشەی تۆیە. اینجا ژمارەی کارمەند و کەشهەوای ئەو شوێنەی کاری تێدا دەکەن بێگومان ئەمە شتێکی زۆر گرنگە و ئێمە لەسەرەوەش کار دەکەین. باشە کەسێک لە تەلەڤیزیۆنێکا کارەکات بۆ منمونە ڕاگەیاندکارە جەوی ئەو شوێنی کارێک کە تایەتی بەو شێوازەیە کە دایمە قەرەباڵغە و دایمە پێویستەکە بە خێرا ئیشەکانی بکە دەبێت لە ماڵەوە ئەو چ ڕەنگێک بخۆی هەڵبژێرێت شێوازێکی کەلوپەل بخۆی هەڵبژێرێت کە باڵانسێک لە ژیانی دروست بکات. بێگومان پرسیارێکی جوانە. بەڕاستی ئێمە هەمیشە بۆ ئەوەی لە هاوسەنگی دابین شتێکمان هەیە پێی دەڵێن یانگیان هاوسەنگی گردوونیە. خودای گەورە کە ئەم گردوونەی خوڵقاندووە ئەم هەموو شتەکانی بەجوود خوڵقاندووە. ئێمە چاکەمان هەیە و خراپەمان هەیە، ڕۆژمان هەیە و شەومان هەیە، جوڵەمان هەیە و متبوونمان هەیە. تۆ کە لە دەرەوە لە حاڵەتی جوڵە دای و چالاکیت ماندوو دەبیت و هەست بە شەکەتی دەکەیت. بێنە پێش چاوت دەچیتە شوێنێک هەموو ئەو ڕنگانەی لەو شوێنە هەن ڕەنگی جوڵان. سوور و زەرد و شین و ڕەنگە زەقەکان. لە نستی خۆتدا هەست دەکەی خەریکە بەرەو تووڕێی دەچیت و هاوسەنگی و ئارامی لە دەست دەدەیت. ئەمە پەیوەندی بۆ ڕەنگە زەقانەوە هەیە کە دەیان بینی. ئەگەر بەگشتی قسە بکەین بێگومان کاتێک بەردەوام جوڵە هەیە پێویستیت بەوە هەیە بچیتە شوێنێک کە جوڵە کەمترە. لە ماڵەوە پێویستت بەوە هەیە کە ڕەنگەکانی ماڵەکەت ئارام بن. ئەمە بە چاوپۆشی لە ژمارەی تۆ بە چاوپۆشی لەوەی کە ڕەنگی گونجاوی تۆ لەوانەیە ڕەنگی سوور بێت یان زەرد بێت یاخود یەکێ لە ڕەنگە جوڵاوەکان بێت. کاتێک بۆ ماوەیەکی درێژ لە کار و جوڵەدای
ئەو پێویست دەکات ڕەنگی ئارام بۆ ئەو کەسە هەڵبژێرین بۆ ماڵەکەی بۆی ئارامی بۆ بگەڕێنێتەوە. وەک چۆن ئێمە هەمیشە لە هاویندا کە هەست بە گەرما دەکەین بۆ شوێنێکی فێنک دەگەڕین. بۆی هەمیشە کە ژیانی مرۆڤ پڕ دەبێت لە جوڵە و بزاوتن پاش ئەوە پێویستی بە سکون و ئارامی دەبێت. ئێمەش ڕەنگەکان لەسەر ئەو بنەمایە هەڵدەبژێرین. ئەگە هەر لەسەر شێوازی ڕێخستن و ڕەنگی ماڵەکان بمێنینەوە ئەو هاوژینانەی کە خاوەنی مناڵن سروشتی منداڵەکان تا چەند کاریگەرە بۆ ڕنگان یاخود بۆ شێوازانی کە لە ناو ماڵەکە هەیە چۆن نەتوانین لە ڕێگەی هێزی شوێنەوە کاریگەری بخینە سەر سروشتی منداڵەکانمان. بێگومان ئێمە لە ڕێی ئەو وزەی ناو ناخمان کاریگەری دەخینە سەر منداڵەکانمان و تەنانەت ئاراستیان دیاری دەکەین. ئەمە بابەتێکی زۆر گرنگە. مەسەلەی ئاراستەکان تەنانەت گرنگتریشە لە بابەتی ڕنگ و ئەو دیکۆرانەی هەڵیان دەبژێری بێگومان لە ڕەنگیشدا. ئەوەی زۆرتر کار دەکاتە سەرباری دەرونیمان ئەوەیە کە ئێمە لە ڕێی بینین و لە ڕێی چاوەکانمانەوە ئو کاریگەری شتەکان وەردەگرین. جا ئەمە بۆ منداڵش بابەتێکی زۆر گرنگە. منداڵ کاتێک ئەو ڕنگانە دەبینێ بۆ نمونە ڕەنگی زرد ڕەنگی داهێنانە کاتێک دەتەوێت پەرە بە توانای داهێنانی بدەیت دەبێت ڕەنگی ژوورەکەی زرد بکەیت چونکە ڕەنگی خۆرە. ئێمە ئیلهام لە ڕەنگی خۆر وەردەگرین لە چالاکیەکانی بەیانیانمان. جا بۆیە زۆر گرنگە کە ئێمە ڕنگ بۆ منداڵەکانمان هەڵبژێرین و ئەوەش بەگوێرەی تەمەنیان بێت تەنانەت ئاراستی شوێن و ئەو شتومەکانەی لە ژووری منداڵەکەیان دادەنین و ئەو یاریانەی کە منداڵەکە یاریان پێدەکات. ئێمە نابێ هەڕەمەکیانە ڕەفتار بکەین لەو شتانەی بۆ منداڵان هەڵدەبژێدرێن بەڵکو دەبێ بە جۆرێک بێت کە پەرە بە هەندێک میزاجی دیاری کراو بدات. ئێمە دەبینین بۆ نمونەیەکێک دەڵێت منداڵەکە ماسەبێ و ناتوانم کۆنتترۆلی بکەم و بۆ هیچ شتێک من نادات. ئەم شتانە پەیوەندیان بەوە هەیە کە چاوی ئەو منداڵە کاتێک تەمەنی بچووک بووە چی بینیوە. یەکەمی شت لە قۆناغی باخچەی ساوایان کە فێری منداڵ دەکرێت ڕەنگەکانە. یەکەمین شت کە منداڵ لە ژیانی خۆیدا کەشفی دەکات ڕەنگە بۆیە زۆر گرنگە لە مامەڵەمان لەگەڵ منداڵ کار لەسەر ئەمە بکەین چونکە ئەمەیە کە سروشت و حەز و ئارزویان دیاری دەکات. ئەگە باس لەوە بکەین چۆن خاوەنکارێک یاخود دامەزراوەیەک بێوێت شوێنی کارەکەی کەشێکی ئارام یاخود کەشێکی بەپێی کەسایەتی ئەو کەسانە بگونجێ کە لەوێ کارەکەن. بەڵام ئەگەر باسی شوێنێک بکەین کە بە چەنەها سەدان کەس لی کارەکەن بۆ نمونە نەخۆشخانەیەک بۆ نمونە تەلەڤیزیۆنێکی گەورە یاخود دامەزراوەیەکی گەورە ئەو کاتە چۆن نەکرێت چەند ڕەنگێک بگونجێنین کە بەپێی کەسایەتی هەموو کەسەکانی کە لەوێ کارەکەن بگونجێ و دۆخێکی ئارام و کەشێکی باشیان بۆ دروستکات و پۆزەتیڤ بێت بۆ ئیشکردنیان. بێگومان ئێمە بەپێی پلانەکانی باگووا کەوە گوتم بۆ هەر کارێک بەشێکی تایبەتی هەیە دەربارەی زانستی وزەی شوێن ئێمە لەو حاڵەتەدا دوو بژاردەمان هەیە. بژاردە یەکەم ئەوەیە کە ئێمە بەگشتی کار لەسەر شوێنەکەوە کۆمپانیایان دامەزراوەیەک بکەین و بە گوێرەی زانستی وزەی شوێن هەر لە دەرگای سەرەکیەوە هەتا بەشەکانی ناوەوەی وەکو گشتێک کاری لەسەر بکەین. بێگومان زانستی وزەی باکووە بەشی دەکەین و ماف دەدەینە هەر کارمەندێک لەو شوێنەی کە کارێتدا دەکات. یان دەتوانین بین لە تەواوی کارمەندەکانی ئەو دامەزراوەیە بە گوێرەی ساڕۆژی لەدایک بوونیان بکۆڵینەوە بۆ هەر کەسێک لە شوێنی کارەکەی ئەو ڕەنگە هەڵبژێرین کە لەگەڵ سروشتی ئەو دەگونجێ و دەتوانێت وزەی کارکردنی بزوێنێ. بەتایبەت کە پرسیارەکەی تۆ لەبارەی نەخۆشخانە بوو بێگومان ئەم زانستە بۆ شوێنی لەو جۆرە یەکجار گرنگە تەنانەت بۆ کارەکانی دیکەش بە هەمان شێوە گرنگە کە بە زانستی وزەی شوێن کار بکەین. تۆ دەبینی جاری وا هەیە گرژی و دەنگەدەنگ دەکەوێتە نێوان کارمەندەکان و کێشە دێتە ئاراوە. هەندێک کەس هەن وزە و توانای مەزنیان هەیە بەڵام کاتێک دەچنە شوێنی کارەکەیان بێ ئەوەی بەخۆیان بزانن ئەم توانایان دادەبەزێ. هۆیەکەی چییە؟ هۆیەکەی ئەو شوێنێک کە کاری تێدا دەکات. ئەمە بە تایبەتی لەو شوێنانەی کە کارمەندی زۆریان هەیە و قەرەباڵغن. لە شوێنی وەها دەبێ وزە چەندان هێندەی ئەوە بێ کە لە شوێنێکی ئاساییدا هەیە. دەبێ ئامرازت هەبێ بۆ ئەوەی وزە بخەیتە ئەم شوێنەوە و ئەم وزەیە بسوڕێ و هەموو ئەوانەی لەو شوێنەدا کار دەکەن پێی کاریگەر بن. لێرەدا ڕووناکیش زۆر گرنگە. تەنانەت ئەو ڕۆکانی لە شوێنەکەشدا هەن زۆر گرنگە. ئەمانە دەتوانن وا لە کارمەندەکانی و شوێنە بکەن کە وزەکانیان یەکانگیر ببێ و لە کار و بیرۆکەدا بکەونە پەیوەندی و سەرنجام کارەکەیان خۆش بوێ لە جیاتەوەی کە زۆر جار دەبینین لە کۆنتاکتی نێوان تۆ و ئەوانی دیکەدا جۆرە هەستێک پەیدا دەبێت. بۆی بەڵێ بەدڵنیایەوە وەکو گوتم دوو بژاردت هەیە یانەوە تا بۆ هەر کەسێک بە گوێرەی تایبەتمەندەکەی کار دەکەی یان دەستگا و دامەزراوەکە وەکو کۆیەک وەردەگری و لە دەرگای سەرەکیەوە هەتا هەموو بەشەکانی بەپێی زانستی وزەی شوێن کار دەکەی. چونکە هەندێک کۆمپانیا هەن تایبەتن کارمەندێک دێ و کارمەندێک دەڕوا لە حاڵەتی وهادا تۆ بۆ هەر کارمەندێک حساباتی ژمارە و ساڕۆژی لەدایک بوون بکەمە کارێکی زەحمەتە. کاتە دەبێت دامەزراوەکە وەکو کۆیەکی گشتی وەرگری و بە گوێرەی زانستی وزەی شوێن ڕێکی بخەی و وا بکەی کە هەمووان لە شوێنی کارەکەیان هەست بە ئاسوودەی بکەن. باشە. دکتۆر ڕاف تۆ لە زۆر وڵات لە ڕۆژهەڵاتی ناوڕاست لەسەر ئەم بابەتە کار کردووە.
بەپی پێویست هۆشیاری هەیە لەبارەی هێزی شوێنەوە یاخود هێزەکانی تری کە باسمان لێو کرد لە ڕۆژهەڵاتی ناوەڕاست لە لای کۆمەڵگەکان لە لای دامەزراوەکان؟ بەڵێ بێگومان من خۆم کە یەکەم جار دەستم بەم کارە کرد لە لوبنان دەستم پێ کرد. شتەکە بۆ خەڵک بێگومان هەتا ئەمڕۆژ شتێکی ئاسان نییە کە پێت وابێ ئەم بیرۆکەیە بە خێرایی و بە ئاسانی وەردەگرێ. سەرەتا هەندێک کێشەم هەبوو لەگەڵ پرسیاری وزەی شوێن چییە و مانای چییە. بەڵام هەرو کاتێ ئیدی پزیشکەکانی دەروون دەستیان کردبوو بۆەوەی نەخۆشخانەکانیان لە ڕێی ڕەنگەوە چارەسەر دەکرد، ئیدی وردە وردە خەڵک بە پیر بیرۆکەکەەوە هاتن. لە وڵاتانی کەندا بۆ نمونە سەرەتا هەر قەدەغە بۆ باسی وزە بکەیت، تەنانەت لە زۆر وڵاتی دیکەش هەروە بوو. دواتر سپاس بۆخوا کرانەوەیەک بۆ ئەم بیرۆکەیە ڕوویدا و ئیدی خەڵک زۆر باش دەیانزانی کە ئێمە بەڵێ کاتێک وەکو چاک وەریان دەگری و پرسیار لە یەکێک دەکەی هۆی چی حەزت لە ڕەنگی ڕەشە، ئەمە شتێکی زگماکە و تۆ لە خۆتەوە ئەم شتە هەڵنابژێری. بۆی تۆ کە قسەی پسپۆرێک لەگەڵ ژیانی تایبەتیت بەراورد دەکەی دەبینی کە بەڵێ ئەم شتە هەیە و زۆریش گرنگە لە ژیانماندا. ئێمە ئەمڕۆ زۆر بە گرنگی دەزانین کە جەخت بکەینە سەر وزەی شوێن پێش ئەوەی هیچ شتێک لە ژیانماندا هەڵبژێرین، جاشتی تایبەت بێت یان گشتی. خۆشت باس لەوە کرد ڕەنگی ڕەش یاخود ئەو ڕەنگانی تر هەر کەسە بۆ نمونە حەزی بە ڕەنگێکە و زۆر کات هەرەوە لە بەرەکات. ئەوە چۆن کاریگەری بێت لەسەر کاری ئەو کەسە، لەسەر هێزی ڕۆژانەی، لەسەر کەسایەتی؟ بێگومان هەر مرۆڤەیەک وەکو گوتم ڕەگەزی تایبەت بەخۆی هەیە. ئەم ڕەگەزانە ڕەنگی تایبەت بەخۆیان هەیە. بۆ نمونە کەسێک کە دیدارێکی تایبەتی هەیە و دەبێت لە میزاجێکی دیاریکراودابێ دەبێت ڕەنگێک بپۆشێ کە وزەی پێ ببەخشێ. چونکە تۆ هەندێک ڕەگەزت هەیە بۆ نمونە ڕەگەزی ئاگر و ڕەگەزی دار. ئاگردار دەسووتێنێ، ڕەنگەکانی دار بریتین لە سەوز و قاوایی. ئاگر ڕەنگی سوورە بیهێنە پێش چاوت، ڕەگەزی داری و ڕەگەزی ئاگر هەڵدەبژێری. ئەو کاتە هەست بە لاوازی دەکەیت، هەست دەکەینە هاوسەنگی تۆ توانای زۆر لەوە زیاترت هەیە، بەڵام ناتوانانی ئەم توانایی خۆت دەربخەی یان دەڵێی نازانم ئەمڕۆ بۆوان بەسەر هاتووە. هۆیەکەی ئەو ڕەنگەیە کە پۆشیوتە. دڵنیام ئەمە زۆر گرنگە. من ناڵێم ئەم ڕەنگە کە وزت پێدەبەخشێ بڕۆ ئیدی هەموو ڕۆژێ هەر ئەوە لەبەر بکە و با جلوبەرگەکانت هەمووی لەو ڕەنگە بن. بەڵام کاتێک دیدارێکی گرنگت هەیە یان بۆ تۆ ساتێکی گرنگە و دەتەوێت بە باشی دەربکەوی، بۆ نمونە لە شوێنێکی کە خەڵکی زۆر لەوێ ئامادە دەبن، زۆر گرنگە وەکو کەسێکی بەهێز دەربکەوی و ڕەنگێک بپۆشی کە هێزت دەداتێ. واتا بە جۆرێک بی کە بتوانی گزارشت لە خۆت بکەیت و کارەکەی خۆت بە بڕابەخۆبوونێکی تەواوە بکەیت. دکتۆر ڕەهەف فەتین شەقیر زۆر سپاس کە بۆ ئەم چاپێک گوتن لەگەڵمان بووی. زۆر سپاس بۆ ئێوەش کە بینەر بوون.